بەداخەوە ئەمە دیمەنی کۆبوونەوەی خۆڵ و خاشاک و بەرهەمی کار نەکردنی تەنیا دوو ڕۆژ و تاقێکی ژینگە پارێزانە کە لێرە لە گەڕەکی شەمحێدینی شاری سلێمانی بەم شێوەیە خۆڵ و خاشاکێکی زۆر کۆبۆتەوە، تەنانەت وەک لە دیمەنەکان نەبینرێت پاش ماوەی قوربانی و ئاژەڵ و تەنانەت پێستی حەیوانەکەش لێرە فڕیان ناوە. دیارە وەک لە دیمەنەکان نەبینرێت خۆڵ و خاشاکێکی زۆر کۆبۆتەوە بە جۆرێک بۆنێکی زۆر ناڕەحەتی لێرە جێهێشتۆ و هەم دیمەن و ژینگەیەکی پیسی لێرە دروست کردووە.